كان وين بيت عمري بسكن جماعة وين بيت عمري بسكن ژمارە 1 2 3 منطقەتان ئەمانە جواب بدەن و 1 لە دوای 1 ژمارە 3 کاکە منطقەمەش ئەمانە دەستان خۆشبی چاوەڕێ بکەن خەبەرتان دەینەوە ئەم کار و چاڵەکانە طبعا لە 1/1/2021 لە سەرەتای ئەم ساڵەوە تاکو 22 یعنی بڵێن 2 ڕۆژ پێش ئێستاە کۆی ڕووبەری زەوی لادرا و لە ڕێگای تیمی PTS بە مەتری چوارگۆشە 65378 مەتری دووجایە طبعا لادرا و ئێمە ئەمە مستەلەحێکی نوێیە لاند ریلیز پێڵێن شتێکی زۆر پرۆسەیەکی زۆر گرنگە چونکە ئێمە حەقلەکە بچووک دەکەنەوە بەبێەوەی تەکلیفەی تێبچێ کۆی ڕووبەری زەوی پشکێنراو لەلایەن تیمی لە ناوبردنی تەقەمەنی نەتەقاوە بە مەتری دووجا بە مەتری چوارگۆشە 190230 مەتری دووجا ژمارەی مین و پاشماوەی تەقەمەنی جەنگی لە ناوبراو 10867 لە ناوبراینە ئەمساڵ و ئەو ڕۆژ کە ئەو تەقینەوە دەبینن 440 تێدایە 1392 مین و تەقەمەنی جەنگی تر کۆکراونەوە لە داهاتوو لە ناویان دەبین طبعا ئێستا ئەمانە کۆکراونەوە لە مستەقبەلی نزیکی شەڵە لە ناویان دەبین 4 کێلگەمین ئەم ساڵ پاکراونەتەوە بەداخەوە بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی نەمانتوانی بچین لەسەر حەقلەکان مەراسیمەکە بکەین بەڵام 4 حەقلمان خاوێن کردوتەوە ئەم ساڵە سەرڕای ئەو کەم و کورتیانەی کە هەمانە بەڕووبەری 161755 مەتر لەنا ئەو 4 حەقلە 1001 مین دووزراونەتەوە باشە ئێستا ڕووبەری گشتی ئەوەی سا تۆمار کراوە جگەلەوەی پاکراوەتەوە 230 کیلۆمەتری چوارگۆشەیە 230 کیلۆمەتری چوارگۆشە لە هەموو هەرێمی کوردستان خۆشبەختانە 65 پاکراوەتەوە تا 35 ماوە کارکردنیش تێدا بەردەوامە سنووری پارێزگای هەولێر 50 میلیۆن مەتر چوارگۆشە زەوی بە مین پیس بووە لەو ڕێژەیە ئەویش بە هەمان شێوە 65 لێ پاکراوەتەوە 35 ماوە ئەویش کارکردن تێدا بەردەوامە و ئیشاءالله بەردەوامیش دەبێت ئاماری قوربانیان بداخۆ لەسەر تای ساڵ تا ئێستا 9 کەس 9 هاوڵاتی بوونەتە قوربانی لەم 9 کەسە سێیان گیانیان دەستداوە زۆر بەداخۆ و 6یان بریندارن 4 چێلگەمین لە سنوورەکە پاکراوەتەوە چێلگەمینی پێنجەم کاری دەکرێت کارکردن تێدا بەردەوامە بە ڕووبەری زیاتر لە 100,000 کیلۆمەتر چوارگۆشە پاکراوەتەوە ڕەدەستی خاونەکانیان کراوەتەوە